میوانەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ بەشداریکردن لە فێستیڤاڵی گەلاوێژ لە شاری سلێمانین. وەک ئەوەی ئەوان باسییان کرد، فێستیڤاڵی گەلاوێژ بۆتە مۆرکێک بۆ ئەوەی هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان کۆ بکاتەوە. خوشحالم که برای بار سوم خدمتتون میرسم. لە فێستیڤاڵەدا کۆمەڵێشتی زۆر جیاواز وەردەگریت. بەر کۆمەڵێ ڕابۆچوون و خەڵکی جیاواز دەکەوین کە هەمووی بۆ ئێمە جێگەی سەرسوڕمانە. شاری سلێمانی شاری کۆکەرەوەی هەموو چالاکیەکی ڕۆشنبیری و ئەدەبی و فەرهەنگیانەیە کە لای ئێمە لە ئێران ناوبانگێکی ترە بۆ ئەم شارە تۆمار کراوە. اقوام مختلف، ملت‌های مختلف با همدیگه بیشتر آشنا بشن. من برای دومین بار هست که به این شهر بسیار زیبا میام. دفعه اول 3 سال پیش بود اومدم که یه سخنرانی من وەک ڕەخنەگرێک فێستیڤاڵی گەلاوێژ سەرنجی ڕێکێشاوم. کاری ئیشکردنی من لەسەر چیرۆکنووسانی کورد بۆتە پرۆژەیەکی ئەم ساڵە. کتێبێک لە فێستیڤاڵەکەدا دەخەمە بەرگریتی خوێنەران کە باسی چیرۆکنووسانی کورد دەکات. ئێمە پەیوەستین بە سلێمانی و فێستیڤاڵی گەلاوێژەوە. تأثیری که در واقع بازدید 3 سال پیش من بەردەوامی ئەم فستیواڵە خۆ ئەم هەموو ساڵە کە بێ من لە ئێرانە ئەم فستیواڵە ناسین وەکو ناسنامەیەک کووردە نە وەکو کوردێک کە لە باشوور است کورد لە تەوا وڵاتان حتا لە وڵاتانی ئوروپایی ئەم فستیواڵی گەلاژە ئێمە وا ئەیناسین وەکو ناسنامەیەک وەکو هۆویەتێک بۆ کەسایەتی ئەدەبی کوردی کەسایەتی کولتوری کوردی. دیالۆگی لابردنی ماسکەکان ناونیشانی 24مین فێستیڤاڵی گەلاوێژە و بنکەی ڕووناکبیری گەلاوێژ بە سپۆنسەری دەستگای میدیایی کورتسات لە ڕۆژانی 25 تا 27 مایس بەڕێوەی دەبات و تایدا 67 میوانی عێراقی و ئێرانی بەشداریان کردووە کە 25 کەسیان بە شیعر و چیرۆک و لێکۆڵینەوە بەشدارن. هێمن قادر، کورتسات نیوز، سلێمانی.